نەهاتووە بودجێک دیاری بکە بۆ بودجە دڵێن ئەوەندە ملیۆن دۆلارە حازەکرا بەڵام هیچی دیار نییە تا ئێستا خەڵک تا ئێستا موچەی ئەو موچەیە کە خۆی کە فەرزە حکومەت بیدا پێی کە حەقی خۆیەتی نەیداوە بە خەڵک باش حکومەت چی پلانێک یعنی بۆ نمونە پلانەکان چی بێت چی ڕێکارێک بگرێتە باش حکومەتی هەرێم دەبێت زۆر بە وازەحی بەڕوونی چەند ستەیجێک دابنێت چەند قۆناغێک دابنێ بۆ ڕوبەڕووبنەوەی کۆرۆنا ڤایرۆس یەکێک لە پلانەکانی ئەوە بێ پلانی کورتخانەیە پلانی کورتخان ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان بۆ یەک مانگ بڕۆنە ژوورەوە ئێمە ناڵین کتێخانەکانتان لێ وەربگیرێ یان ئێمە بۆتان دەین بتڵی غاز بۆ بێتە بە دەرگاتان خواردن بێتە بە دەرگاتان بۆی ئێوە لە ژوورەوە بمێنەوە ئەگەر ئەمە زیاتری کێشە بۆ چەند مانگێکی تر دەبێت جارێکی تر حکومەت پێداچنەوە بکە بەرنامەیەکی مامناوەندیشی هەبێ بۆ ئەو وەزع یان دێ بەرنامەکان پێشوەخت هەبن نەک تا دەگەنە ناو بارودۆخەکە دێ پێشتر بەرنامەی تۆکمە هەبێ بۆ پێشگیریکردن لە بارودۆخەکان ستەیجی دوو دەبێت شتێک بێ مەسەڵەن پارەیەک بێ بودجەیەک بێ خەڵک بتوانێت ئاسایشی دارایی هەبێ ئاسایشی کۆمەڵایەتی هەبێ بتوانێت بژیە بەلانی کەم بتوانێت ئاخر کەسێک کەنانی نەبوو لە ماڵەکەی یعنی ئەوە دوای سەرکێشێ بۆ لانێ سەرکێشێ بۆ تاوان دزی و ڕاوڕوت و خەڵک کوشتن و ڕوودکردنەوەی بە ئاشکرا لە سەرجادە و ڕێگاوبانەکاندا پەیدا ببێ ئەوە دوور نییە هیوادارم ئەمە نەگاتە وەزع بەڵام ئەگە حکومەت هێرێم هیچ پلانێکی نەبێ ئەمە زۆر چاوەڕوان کراوە و ئەم پێم وایە ڕوودەدا حکومەتی هەرێمی کوردستان دەبێت بودجەیەکی دیاریکراوی هەبێ دەبێت بە وازەحی پلانێکی هەبێ و ئاشکرای بکاو من لێرە داوان لێ دەکەم سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان پارێزگارەکانی هەرێمی کوردستان هەر هەموویان ئامۆژگاری تەندروستی لە کەسی شارەزا وەربگرن لە پزیشکە بەڕێزەکان وەربگرن لە توێژەرەوەکان وەربگرن لانی کەم لەو ڕاوێژکارانی کە خۆیان دایانناون کە ئێستا بێدەنگە ڕاوێژکاری تەندروستی هەتا ئێستا قسەی نەکردووە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ڕاوێژکاری تەندروستی هەیە یاریدەدەری تەندروستی هەیە بەڵام تا ئێستا چوار کلمەی نەگوتووە یعنی خەڵک نازانێت چی بکات لە کاتێکدا لێرە لە ئوسترالیا سەرۆک وەزیران 2 هەفتەی زیاترە لەگەڵ گەورە ڕاوێژکاری پزیشکی و تەندروستی ئوسترالیا بەیەکەوە دەگەڕێن یعنی بە دەقەیەک شتێک جیا نابنەوە هیچ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی هیچ کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی نییە کە گەورە ڕاوێژکاری تەندروستی پزیشکی لە تەنیشتی وەڕانەوەستا بێ و هەندێک جار لە خودی پرسیارەکاندا کە لێ دەکرێت یەکسەر پەنا بۆ دەبات دەڵێت چی بکەین باشە لە هەرێمی کوردستاندا ئەو پلانانە نین حکومەتی هەرێم چەند مانگەوە چەند ساڵە نەوت دەفرۆشێ مەسەڵەن هەموو مانگێک با 150 میلیۆن دۆلار نەوت فرۆشراوە بەڵام تا ئێستا خەڵک موچەکەی خۆی وەرنەگرتووە کەسی نازانێت پارەکە دەچێت بکرێ من نامێ بچمە ناو لایەنە سیاسێکی لەبەرەوەی کاری من نییە بەڵام ئەمە تێگەیشتنی گشتین ئەمانە تێگەیشتنی گشتین هەموو خەڵکێک نەک من هەر کەسێک تۆ پرسیاری لێ بکەیت باگراوندی سیاسی بیان سیاسی نەبێ ئەمە دەزانێ یعنی ئەمە بۆ خۆی بێبەرنامەیە بێسەروبەریە تۆ ناتوانێت هەتا سەر خەڵک لە ماڵەکەی خۆی قفڵ بکەیت بەڵام هیچ داهاتێکی نەبێ هیچ سەرچاوێکی ژیانی نەبێ و هیچ ڕێکارێکی نەبێت تۆ هەر دەست شوشتن و بڵێ دەست بشۆ لە ماڵەوە دابنیش ئەمە بەڕاستی نە ڕێکاری تەندروستیە نە حکومەتداریە و نە حکومڕانیشە باشە ئەمە حکومەت ئەی خەڵک و میدیا چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەی بکەن ئەوانیش بەشێکن لاینەکە خەڵک بەجیا و میدیاش بەجیا من پێم وایە دەبێت میدیای هەرێمی کوردستانی عێراق زانیاریەکانیان لە شوێنی باوەڕ پێکرا وەربگرن ئەوەی من ئێستا ئاگام لێە مەسەلەن میدیا هەیە خەڵکی ناپرۆفێشناڵ مەسەلەن ڕەبتی بە مەوزوعەکەەوە نییە من ڕێزم هەیە بۆ مامۆستایانی ئاینی ڕێزم هەیە بۆ پیاوانی دینی هەر کەسێکن لە هەرێمی کوردستانی عێراقدا بەڵام ئەوانە کاری ئەوان کاری پزیشکی نییە کاری توێژینەوەی زانستی نییە ئەوان لەوانەیە ئێمە ئەگەر پێویستمان بە پرسیارێکی شەرعی بێ بە شتێکی شەرعی مەشاکیلێکمان هەبێ لەوانەیە لای ئەوان یەکلایی بێتەوە بەڵام مەوزوعی ڤایرۆس و بکتریا و کێشەیەکی پاندێمێکی گلۆبال کە ئێستا لە هەموو دنیادا بڵاو بووتەوە ئەمە مەلایەک یان شێخێک لەگەڵ ڕێزمدا بۆیان مامۆستایەکی ئاینی ناتوانێت ئەوە حەل بکات میدیا هەیە ئێستا لە کوردستانی عێراقدا پەنا دەباتە بە جادوگەر و ساحیر و ئەستێرەناس و ئەمانە یعنی ئەمە یعنی فاڵگرتنەوە نییە بەڕاستی ئەمە شتێکی ئەتیادیە ڤایرۆسەکە یەکجار
بە ئاسانی دەگوازرێتەوە و زۆرش جیاوازە لە ڤایرۆسەکانی تر لە مێژووی مرۆڤاتیدا تا ئێستا ئەوەی کە لە زانستی پزیشکی دازانرابێ ڤایرۆسێکی لەم شێوەیە نەبینراوە و نەبووە کە ئاوا بە خێرایی بگوازرێتەوە و بمێنێتەوە. ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ڕووپۆشی ستیل و ئەمانە دەتوانێت 72 ساعت بمێنێتەوە، ستیل و پلاستیک لەسەر ڕووپۆشی کارتۆن و مس و ئەوانە دەتوانێت چەند ساعتێک بمێنێتەوە، لە هەوادا 2 ساعت دەمێنێتەوە. یعنی کەسێک لە ژوورێکا پشمی بێت ئەو کەسە لەوێژ نەمابێت تۆ بچێ ئەو ژوورە احتیمالە تۆ بیگری چون لە ناو هەواکەدا ماوەتەوە. بۆیە ئەم ڤایرۆسە دەبێت بەڕاستی بە جددی وەربگیرێ. ئەمە کاری مامۆستای ئاینی و شێخ و جادوگەر و ساحیر و ئەستێرەناس و ئەمانە نییە، ئەمە کاری پزیشک و توێژەر و ریسێرچەر و مامۆستایانی زانکۆ ئەوانەیە لە کۆڵن توێژنەوەی بەدواداکەن. میدیاکان دەبێت لە سەرچاوی باڕپێکرا. ئێمە چەندین جەرناڵی زانستی جیهانی هەن بۆ ناسن لە معلومات وەربگرن بە ئینگلیزین نووسراون ڕاستە لە سەتەری میدیاکانی کوردستاندا چەندین خەڵکی تدا کە ئینگلیزیەکەی زۆر باشە دەتوانێت معلومات لە جەرناڵەکانی دەلانسێت وەربگرێت، لە سێڵ وەربگرێت، لە نەیچە وەربگرێت. ئەمانە هەموو جەرناڵی باڕپێکراوی ئیمپاکت زۆر بەرزن، یعنی دەتوانین لەوێ معلوماتەکانی خۆیان وەربگرن. هیچ پێویست ناکات تۆ بچی معلوماتەکان لە جەریدەیەکی عەرەبی یان فارسی وەربگری کە بەدەستی هەزار گەشتۆتە دەستی ئەوان، تۆ بۆ بەدەستی یەک زانستەکە معلوماتەکە وەرناگری و بڵاوی ناکەیەوە، چون زانیاری هەڵا تووشی ڕێکاری هەڵات دەکات. دوای باشە وەکو خەڵک ڕێنماییت بۆ خەڵک مەبەستمە دواتریش وەکو دوا پرسیار بە کوردی وەڵام بیتەوە تۆزێ هەندێک خەڵک گومانی هەیە لەوەی کە کۆرۆنا ڤایرۆسێک بێ و بوونیەتی هەبێت تا ئێستش قەناعەت بەوە ناکا کە ئەم ڤایرۆسە بەڵێ بەڕاستی هەیە و پڵەس ئەوەشی کە ئەڵێن دروستکراوی بۆ نمونە ئەمریکایە ئەو شتانە. خەڵک چۆن بارود لەگەڵ دۆخەکە مامەڵەکە ئایا ئەوانە هیچ بنەمایەکی هەیە؟ خۆی ئەو متەناقیزە. مثلەن ئەو دەڵێن نییە بەڵام لە کاتێکدا لە ئەمریکا دروستی کردووە دەک ئەمریکا بەسم هەندێکی واڵێ و هەندێکیشی واڵێ. لە ڕاستیدا ڤایرۆسەکە هەیە. ڤایرۆسەکە چۆن دروست بووە ئەوە زۆر مناقەشات و ریسێرچ و توێژینەوە یەکجا زۆر لە خۆی هەڵدەگرێت. ئێستا هەندێک ریسێرچ و توێژینەوە هەیە لە جەرناڵی نەیچە بڵاوکراوە، نەیچە مێدیسن. بنج و بنەوانی کۆرۆنا ڤایرۆسی بردێتەوە سەر جۆرێک لە جۆری ڤایرۆسی سارس کە پێشتر هەبووە لە چین لە 2003 و 2000 لە 2000ەکانە هەبووە ئەم ڤایرۆسە لە چین و هۆنگ کۆنگ و ئەوانە. گوایە ئەم ڤایرۆسەیە خۆی ئیڤۆڵڤ کردووە، یعنی خۆی گۆڕیوە، تەحولی بەسەردا هاتووە. زانستی تەحولیش لە بایۆلۆجیدا شتێکی باوە پێدەوتێت ناتچۆرال سلەکشن. دەکرێت ڤایرۆسێک چەند جارە خۆی بگۆڕێ و دەکرێت ببێ بە شتێکی زۆر ڕقاوی و ینی بەزار زۆر زەرر برا. لە کاتێکدا لەوانەیە هەندێکیان کە خۆیان میوتیت دەکەن ببن بە شتێکی زۆر لاواز و خراپ. وەلحاصڵ میوتیشن هەیە لە زانستی جینێتیکدا و خەڵک دەتوانێت بخوێنێتەوە دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا مەترسێکی جددیە هەیە و ڤایرۆسەکە دروستکراو بێ یان لە سروشتەوە هات بێت. ئەمە مەترسی خۆی هەیە، بۆیە دەبێت خەڵکی کوردستان بە جددی وەری بگرن. خۆپاراستن زۆر گرنگە. خۆپاراستن چۆن دەبێت لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە، کۆنتاکتیان کەم بکەنەوە لەگەڵ خەڵک. ئەگەر لە ماڵەوە کەسێکیان وەزعی تەواو نەبوو جیای بکەنەوە، هەتا لە ناو ماڵەکەی خۆشیاندا بیخەنە ژوورێکەوە تا 2-3 هەفتەیەک وەزعی باش دەبێت. چونکە لە سەدا هەفتە ئەوە جێی دڵخۆشیە. هەچەند ڤایرۆسی کۆرۆنا کەمتر دڵخۆشی هەیە، بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە ئەو ڤایرۆسە کەمتر لە منداڵ عراج علامەتەکانی لە منداڵدا دەرناکەوێت، بەڵام منداڵ دەکرێت بیگوازێتەوە. لە گەنجەکاندا و لە عمرێکدا هەتا نزیکی 6 ساڵیش عراج علامەتەکانی عیلاجی ناوێ، بەڵکو بەس ئیسراحات و مانەوەی و تەنها لە کاتێکدا تۆ یارمەتی تەندروستی و پزیشکی دەوێت کە هەناسەت تەنگ بوو نەتوانی هەناسە دەی، یعنی بۆ هەناسەیەک تۆ نەتوانی، ینی هیچ هەناسەیەک نەمابێ ئەو وەختە نەکە ناسەیەک نەما مەبەستم تەنەفوست زۆر سەخت بێ و نەتوانی هەناسە دەی وەکو بە شێوەیەکی پێویست. ئەو وەختە تۆ توانی داوای یارمەتی پێ. ئەگەر نا ئێستا لە ئوسترالیاش و لە ئەمریکاش و لە بریتانیاش کەسێک توش دەبێت دەڵێن لە ماڵەکەی خۆت بمێنەوە، ئیلا کاتێک تەلەفۆنمان بۆ بکەوە ئەگەر تۆ نەتوانی هەناسە بدەیت یان هەندێک مزاعفاتی زۆر ناتەبیعی لێ ڕوودات و ناتوانی وەکو پێویست ژیان بەڕێ بکەیت، ئەو وەختە تۆ دەتوانی داوای یارمەتی سەحی بکەیت. ئەگەر نا مانەوە لە ماڵەکەی خۆتدا
لە چوونە دەرەوەشدا هەوڵ بە 2 مەترێک لەو کەسانە دوور بیکە لە تەنیشتەوەن مەسەرەن 2 مەتر بە دائیمی لە هەموو کەسێک دوور بە لە هەموو کەسێکدا ئەو کەسە خزمەتە هاتنە سەر جادە و دانیشتن و سەماوەردانان و چای خواردنەوە لەگەڵ دراوسەکان ئەوە شتێکی یعنی وەکو تۆ هیچ نەکردێ یعنی ئەو مانەوەت لە ماڵەوە هیچ ئیسفادەیەکی نییە تۆ دەبێت لە ماڵەکەی خۆتدا بمێنی و کۆنتاکت لەگەڵ هیچ کەسێکی دەروبەرت نێهێڵی لە غێری خێزانەکەی خۆش لە خێزانەکەی خۆشدا ئەگەر کەسێک شکی ئەوەی لێ دەکرێت مناعی باش نییە نەخۆشی کانسەری هەیە نەخۆشی شەکرێ هەیە نەخۆشیەکانی دڵ هەیە بەجیا بە ئەو کەسە بەجیا لە یعنی بۆ ماوەیەک ڕێکارێکی جیای بۆ بگرنە بەر با گەنجەکان و منداڵەکان توتنی نەکەون نزیکی نەبنەوە چون لەوانەیە ئەو مناڵە هەڵی گربێ و هیچ علاج و علامەتێکی لەسەر بەڵام بیدا بۆ کەسێکە ئەو حاڵەتە ناتەبیعی یان ئەو حاڵەتە صحیحەیە. زۆر سپاس کاک موراد کاتمان گرتی خۆشحاڵ بووین بە هیوای تەندروستی بۆ بەڕێزت سپاسی ئێمە وەکو سولی تایمز بۆ بەڕێزت بۆ ڕێنمایەکانت بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوای ئەوەی تەندروست بیت و کاتێکی باش بەسەربەری ئینشاءالله. سپاس بۆ میوانداریتان هیوادارم هەمووتان تەندروست و ساغ و سەلامەت بن خوا مرۆڤاتی و پارێزێت و خەڵکی کوردستانیش لە ناویاندا. زۆر سپاس کاتێکی خۆش.